بەخێر بێ ئوستاس دەرچوو لە پرسیارەکان بەڵێ گەمە خۆم زۆر بچکۆلانم لەبەر خۆمە ترسم چۆن بۆ هاتبووی قسە بکەین لەسەر بەرنامەکەم من یەکسەر تووشی بەرنامەکەم کردی وا مزانیین جارێ باسی مۆزوعەکەکەین ئێستا زاڵتا نامەوێ نیش توش وەکم محکەمە نۆ پرسیاری باشم لێ کردی بەڵێ بەدڵە بوو یەکدانیانم بەدڵم بەس قەیناکە با بمێنێت خەڵک خۆی هەرە زانێت ئەوەی کە بەدڵە نەبوو بە زۆر زۆر بەدڵی من بوو کاێ بوو ئەوەی سروشتەکەیان ناوی عەسڵی لە ئەوروپا گەورە بوویت و زۆربەی کارەکانیشت بۆنی ئەوەی لێدێ بەڵام ئێستا هاتوویتەوە لە کوردستانە ژیت و لێرە کارەکەیت بۆچی ڕاستی هیچ شوێنێ وەکو خاکی خۆت نییە زۆر سی شتێ ساڵ لە بەریتانیا هەر لە مناڵیەوە تا حەزم کرد شتێ بکەم لە خاکی خۆ وەکوی کە خاکی خۆت خۆشەوێ یەکێکی لەوانەی زۆر پەیوەستی بەدایکتەوە منەزانم جاری وا هەبووە لە شوێن هەبووە دانیشتن هەبووە دایکت تەلەفۆنی بۆ کردووی جەماعەتت بەجێ هێشتۆ سەعاتێک شەو گەڕاویتەوە بۆ لای دایکت چی دێ بۆ دایکت چیە گەێنێ لای تۆ دایک هەموو شتێکە بەبێ دایک حسابکە من شتێک هەیە ئەڵێن مناڵ بە باوک هەتیو نابێ بە دایک هەتیوە بەبێ دایکی هەتیوە کەواتە یعنی ڕاستی چکە زۆر دووریش بووم لی چەند ساڵ ئەم وەختێک هاتمەوە بۆ ئێرە حەزم کرد دایمە لە تەنیشتی بم ئینشەڵڵا هەر بمێنێ بۆ تەندروست باش بن لەگەڵ هەموو دایکەکان ئەم ماوەی لەگەڵ سوورە دەرکەوتی باسی ئایلاتانە کرد بەشی دوو چیە ئەو مۆزوع لەگەڵ سوورەیە خێرخوازیەکمان کرد بۆ خۆمان کرد تقریبا 200 بەگرمان دروست کرد و بنمان یامان بۆ مناڵە فەقیرانە ئەوانەی کە توانیان نەبوو بتوانم بەگەر بخۆنیان شتە هەرم ئایلای بەشی دوو چاوەڕێکین ئەیلای بەشی دوو نابەس قش سوورە ئێستاش ترێندا هەمووی کچ قژیان سوورە شتێکە تقریبا 2 ساڵ لەمەوە پێش دروستم کرد نازانم هەستمە کرد ئەو ڕۆژە یەتە کوردستان چکە ئێمە لە ئەوروپا ماوەیەک بوو کە هەرچی کچ بوو بە قش سووریا ڕۆشت ئەو کاتە ئەوێ دروستم کەن جێسە هەستەکەم ێستا وەختێتی بۆ ێرە لەگەڵ ترێندەکانی سۆشیال میدیا گۆرانیەکانە دروستەکەی لەگەڵ ترندی خەڵکات بڵێ یعنی بە دوایە گەڕم زانم ئەمڕۆ خەڵک چیانەوێت چیان ناوێت بەس ماوەیەکی زۆرە ناڵم تۆزێ هاتوومەتە دەرەوە لە سۆشیال میدیا و لە هەموو شتێک بەس ئینشەڵڵا لەمە دووە بەرەو پێشەوە شتی گەورەتر و تایبەتتر ئێستا بەرگرەکە تەواوکەوتە سەر پێکێشەی نەمادەستەکەیتەوە بە هونەر بەڵێ ئێستا تاو ئێستا حتمما یعنی ئەوە خەوەی کە هەم بوو بیگەنمە ئینتەرناشناڵ هەستەکەم ئێستا حازرم ئەو شتێک کە ڕقە لێتی پێ بڵێن گۆرانیەکەم بۆ بڵێن والله ناتوان دای لێ بنەکە نەخۆتم من گۆرانی بۆ ناڵێ بۆ گۆرانی بێژە منتانمان کرد تێگەی وا بەزانی هەر خەواڵم ێسش بەری ناوم خەڵ بەزانی ئەین دانیشین قساکەین و چکە باسی تەمرین و شانەتان کرد هەڵتان نامەویە ئینشەڵڵا بۆ تەمرین کاتی تەمرین و شتەکانەها کە هاتن نازانتان بەرنامەیەکی کەمان هەیە بۆ ئەو کاتە ئینشەڵڵا ئێ باشە خۆتوانی شارێکم بۆ بخوێنیتەوە بەخوای شارێ نازان ینی ئینسانێکی زۆر سادە مازم لێبێرن تواکە ئەی باشە شعری گۆرانیەکانێکی ئەینووسێ ئاها شعری ڕاستی زۆر یارمەتی یابم کاگنەوژین سۆران ئەو یەکەم نەفەر بوو کە دەستی پێکرد لەگەڵما و یەکێکش کە هەموو کاتێ پشتی گرتوم تا ئێستش هەموو کاتێ یارمەتیمە براشمە حسابکە برامە هیچ فەرقمان نیە شاباز ئۆزەری جاری وا بوو پێنجی بەیانی هەڵمەسان لە خەو چکەیان لە بەریتانیا لە ستودیۆ هەڵمەسان لە خەو داماوە دانیشت تەکستی بۆ نووسیموانێت تا بەیانی لەگەڵمە ئەو هونەرمەندانەی کە کارت لەگەڵ کردوون بە کامیان زۆر ئاسوودەی حەزەکەی دووبارە کاری لەگەڵ بکەیتەوە ئەوانەی کە کارم لەگەڵ کرده بێتن هەمویان یعنی بۆ من هیچ فەرقی نییە چکە هەچ کامێکیان بێنە ستودیۆ لەگەڵ منە ئەزانەتوان هێتێ دروستکەن یعنی بۆ من وەکو یەکە بەس ڕۆمیش گۆرانیەکم هەیە زۆر حەزەکەم 2 ساڵ هەراڵێم وەرە ڕۆمی بابی کێڵێ نایکە زانێ زۆر حەزیشی لێتی بەس
وابزام لەگەڵەوە ناگونجێت ستایلەکەی بۆنا بەس بەڕاستی تایبەتە بێت شتێکە لەگەڵ دووسێک گۆرانی بێژی بەناوبان کە ئێمە ئەیان ناسین قەرارە بەرهەمی تازەتان هەبێ ئێخۆ هەرە بناوێکێکمان پێ بڵێ لە هونەرمەندە ئەسانی چۆنە سەپرایزەکەی نامێنێت ئەخلانێ سپرایز بۆ ئێمە سیانەکەی تر بۆ ئێوە یەکێکیان ئۆکێ یەکیان ژینە تووشی ئەو دوانی تریش هەر کچن بەس ئەوانەی تر چکە زانم ژینە عاجز نابێت ئەڵێت دقیقەن هەقازێ بەزەوە دوانی ترتیان با پرایڤێت بجارێت تەواو بێت ئێمەش چاوەڕێکین بەرهەمینەتان ببینین ئینشەڵڵا ماندوومان کردی یەخوا بەخێر بێت سپاسیەوە کەم کار بانتان کردم ئینشەڵڵا سەرکەوتووە بن و هیوای سەرکەوتوو بە هەموو لای خواست